کاکە معاز پەیوەندەکەی پچڕە لە لای ئێمە نەبوو. دەستخۆش کاکە معاز، کاکە دەوەنمان لەگەڵا. سلام علیکم مامۆستا گیان. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. کاکە دەوەن با قوربانم مامۆستا گیان، لەبەرخوا خۆشمەوی وەڵا مامۆستا گیان، زۆرم خۆشەوی لەبەرخوا. سەلامەت بی، خوای گەورە پاداشت داتەوە یا ڕەبی. ئێمەش قوربانیان خوا سەلامەت بی. وەڵای مامۆستا منم پێ خۆشە، سوپاس بۆ خوای گەورە کە گوێم لەسەوتە بەجددی هەر سوبحان الله یەقینێ لەبەرخوا خۆشمەوی لە دڵما شیرینی مامۆستای بەڕێز بەجددی. بەڵامی تە قسمەت و نسیب وا بوو کە گوێم لەسەوتێ بێ. سوپاس بۆ خوای گەورە، ئەوە هەمووی نەحمەتێکە. پاداشت داتەوە لە حوب للایە، ئەوە بەرەکەتی خوایە کاکە دەوان. یا ڕەبی خوا پاداشت داتەوە. ئێمەش ئینشاءڵڵا هەمومان براین جا و برایەتی کە هیچ بەرژەوەندێکی ئەم دنیای بەیەکەوە نامان بەستێتەوە، تەنها لەبەر خاتری خوا یەکترمان خۆش دەوێ بەبێ ئەوەی یەکترمان بینی بە مامەڵەیەک وراوسێتێک و خزمەتێکمان هەبێ. پرسیارەکە شتکە بەسەر چاو کاکە دەوەن گیان لە خزمەت مامۆستا گیان. جاری وا کە دەستنوێژەگرم زۆر قەلەقم مامۆستا لە دەستنوێژوشتا. وەکو چۆن؟ وڵی مامۆستا گیان کە دەستنوێژەگرمانی بەردەوامها چۆنەڵێ تا بەڕێزێکی یەکێنێ باسی مۆزوعێکێ کرد، یعنی بەجددی کاتی وا قەدەقە بم دیسان ڕاکەم و دەستنوێژەگرێمانیها وەڵای وەسوەسەیە. بەڵێ بەسەر چاو کاکەم کاکە دەوەن شتێکی جوانە ژان ئیشەڵڵا ئەوە زەرورە بۆ موسڵمانان قسەی لەسەر دەکەم زۆر باش و پرسیارەکە ئیشەڵڵا مامۆستا گیان خوا حافیزی بێ خوا لەگەڵ دەکەم. کاکە دەوەن گیان دەستەکانت خۆش بێ. کاکە دەوەن زۆر سوپاست دەکەم، هەستی برایەنت نوان. ئێمە الحەمدوللا هیچ پێویستێکی مادیمان بە هیچ موسڵمانێک نییە و کەسیش پێویستی بە ئێمە نییە. هەموو مەحەبەت و خۆشەویستیمان ئەم بەرنامەی خۆشەویستیش هەر خۆشەویستی خوا کۆی کردوینەوە. یا ڕەبی خوا پاداشت دادەوە. کاکە دەوەن هەم جەنابەت هەموو ئەو ئیماندارانەش کە فی سەبیلیلا بەندەی گونەهباریان خۆش دەوێت خوا جزاتان داتەوە. دەفەرمین کە دەستنوێژ دەگرم قەلەقم. کاکە دەوەن پرسیارەکە زۆر باش بووە، ئەمە ڕێکتەوەرەی بەرنامەکەمانە. بەڕێزم لە شەریعەتی ئیسلامدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثی لەسەرە، کەسێکی بینی سعدی بینی دەستنوێژی هەڵدەگرت، یعنی ئاوێک جارێک دموچاوی دەشت دوان سیان چوار، فەرمووی ئەی سعد ئەم هەموو ئیسرافەت چییە؟ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، یعنی ئاو کە بۆ دەستنوێژیش بەکاری بێنی هەر ئیسرافی تێدایە. فەرمووی بەڵێ ئەگەر وەلەو کونتە عەلا نەهرین، یعنی لەسەر بەحرێک بی، لەسەر دەریایەک بی، لەسەر چۆم و ڕووبارێکی ئاو بی، ئەخواوەکە دەڕوە لی کەم نابێتەوە، بەڵام 3 جار زیاتر دەموچاوت مەشۆ، 3 جار زیاتر دەستت مەشۆ. بۆ چونکە کردت بە چوار ئەوە سەرەتای لاڕێبوون تا تووشی بەڵای وەسوەسە دەبی. ئەی ناڵی جا لەم بەحرەیە خواوەکە دەچێتەوە بەحرەکەەوە ئەم چۆمە ئاوە گەورە دەڕوا جا بۆ 10 جار دەموچاوم نەشۆم. نانانە 3 جار زیاتر نا. جا عولەمای شەرع قسەیەکی زۆر جوانیان هەیە، دەڵێن ئەگەر کەسێک زانی تووشی قەلەقی دەبێ 1 جار بەسە، 1 جار دەموچاوە شت ئیتر مەیکە بە 2، چونکە کە کردت بە 2 دەکەی بە 3 دەکەی بە 4. بە 1 جار شەیتان بە نەفرەت کە بڵێت دینی خوا ئاسانە، خوا فەرمێتی لە دینی منە قورساییمان نییە. ئەمجار جەنابەت دەفەرمووی دەستنوێژ هەڵدەگرم و دەسمە نوێژەوە، لە ناو نوێژە بیرت هاتەوە ئەوە ئیشی شەیتانە، ئەوە ئیشی نەفسی بەدکارە. کاکە دەوەن پێت دەڵێ یعنی لەوە نوێژت دابەستووە وەڵڵا قاچن نەشتووە، لەوە چە قولە پێت تەڕ نەبوو بێ، بەو خوا مەسحی سەرت نەکردووە، تەنانەت یعنی لە 199 یەقینت هەبوو کە مەسحی سەرت نەکردووە، مەگەڕێەوە نوێژەکەت مەبڕۆ نەچیەوە بە دەستانشی و دەست نوێژەکە، مەچەوە سەر مەغسەلەکە، مەچەوە حەوزی مزگەوتەکە، تازە تەواو، یعنی لە 199 یەقینت هەیە کە مەسحی سەرت نەکردووە. پێت دەڵێ وەڵا قاچت تەواو تەڕ نەبووە، باشە لەوە چێ دەموچاوت شت بێ مەسحی سەرت کردبێ بەخوا دەستت نەشتووە، ئێتر پێویست ناکە سەی دەستی خۆت کە بزانیت دا خۆت تەڕێیاننا. لە ناو نوێژە تەواو بڵێ شەیتان بە نەفرەت بی هەر چیم لەگەڵا بکەیت تەواو من نوێژەکە بۆ خوا دەکەم، بە قسەی شەرع بکە و بە قسەی شەیتان مەکە. کە نوێژت دابەست تازە 1000 جار خەتەرە و وەسواسیت بۆ دروستکە، قاچت تەڕ نەبووە، مەسحی سەرت نەکردووە، ئانیشکت تەڕ نەبووە، وەڵا تەواو ئیتر لەوە چێ دەموچاوت تەواو نەشت بێ، مەسحی سەرەکەت تەواو نەوێت نەنا تەواو بڵێ خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی شەرعەکەی فەرموویەتی کە نەگەڕێمەوە ناگەڕێمەوە، ئیتر ڕزگارت دەبێ. بەڵام کاکە دەوەن 1 جار بگەڕیتەوە تازە بەڕاستی ژیانت تاڵ دەبێ. و مێدەوارم ئینشاءالله خوا منیش و جەنابیشت موسڵمانان لە وەسوەسە پارێزێ.